وەرگرتنی زۆرترین ژمارەی نەخۆش لە ڕۆژی 25 دەی 2025 ڕۆژی شەموو. سڵاتان لێبێ، من دکتۆرە شیران حەمە شێروانی، پزیشکی پسپۆڕی تیشک و سۆنار، تایبەتمەندی ورد لە دەستنیشانکردنی تشتی نەخۆشیەکانی مەمک. ئێمە هەڵدەستین بە وەرگرتنی زۆرترین ژمارەی نەخۆش لە ڕۆژی 25 دەی 2025 ڕۆژی شەموو بە مناسبەی هەی مانگی پیوازی یان پینگ ئۆکتۆبر، ئەویژی هەیڤی مانگی هۆشیارکردنەوە لە شێرپەنجەی مەمک. هدفمان لەو وەرگرتنی نەخۆشانە ئەوەیە کە زوو دەستنیشان بکرێن و هەروەها کە زوو دەستنیشان بکرێن زوو چارەسەر دەکەین بە ڕێژەی 199 بۆ 100. ئێمە وەکو لە نەخۆشخانەی ژیانی ئەڵمانی هەڵدەستین بەو کارە کە دکتۆری سۆنار و دکتۆری پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری بێ بەرامبەر نەخۆش دەبینی و هەروەها مامۆگرافیش بە کەمترین و باشترین سعر دەتوانێت نەخۆش هەمووی بێ و فحسی خۆی بکە. هیوادارم هەموو لایەک يعني هۆشیار ببنەوە لە پەنجەشێری مەمکو و سەردانمان بکەن بۆ ئەوەی هەم ئیستیفادە بکەن و هەروە هەم زووش دەستنیشان بکرێن. هیوام سەلامەتی هەموو لایەکە. دەمژمێر دەی بەیانی حتا 8 شەف.